بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێت. ئەم شەویش جارێکی دیکە دێمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکەی تەندروستی. بەرنمەی ئەم شەومان باز لە نەخۆشیەکانی جونگە و ڕۆماتیزم دەکەین. ئێمە دەزانین کە کەسانێکی زۆر لە کوردستان دەناڵێنن بەدەست هەندێک لە نەخۆشیەکانی جونگە و ڕۆماتیزم. لەم بەرنمەیەدا میوانداری زۆر بەڕێز دکتۆر تەها ئەحمەد قەرەداخی ڕاوێژکاری نەخۆشیەکانی جونگە و ڕۆماتیزمم کردووە. کاک زۆر بەخێر بیت. زۆر سپاس. سەلامەت بی دکتۆر ژیان. ئەمێ سەرەتا پێش ئەوەی بڕۆینە سەرتەوەری سەرەکی بەرنامەکە کە باسکردنە لە نەخۆشی ڕۆماتیزمیەکان و بە تایبەت دوو نەخۆشیم داناوە کە پێکەوە گفتوگوی بکەین ڕوونی بکەینەوە بە هاوڵاتیان. سەرەتا ئەوەت لێ بپرسم، ئێمە دەزانین لە کوردستانی خۆمان لەبەر کەمی ڕۆشنبیری تەندروستی هاوڵاتیان تا ڕادەیەک ڕەنگە گرفتیان بۆ دروست ببێ لە سەردانیکردنی پسپۆڕیەکان، واتە دەگونجێ بەداخەوە دەڵێن نەخۆشمان هەبێ پێویست بکە پزیشکێکی هەناوی چاودێری بکە، بەڵام سەردانی پزیشکێکی دیکە بکە. جاو کاتە هەم لەبەر ناڕۆشنبیری نەخۆشەکە هەم لەبەر ڕەنگە کەم تەرخەمیەکیش لای پزیشکەکەەوە هەبێت کە پسپۆڕی خۆی نییە و چاودێری نەخۆشەکە دەکات. هەندێک جار گرفت بۆ هاوڵاتیان دروست دەبێت. بۆ ئەوەی بۆ هاوڵاتیانی ڕوون بکەینەوە ئایا پسپۆڕی جونگە و ڕۆماتیزم کە جەنابەت ڕاوێژکاری پسپۆڕیەکەی چی دەگرێتەوە و چارەسەری کام نەخۆشیانە دەکەن بەگشتی؟ زۆر سپاس کاکەوکار، بەناوی خۆی گەورە و میهرەبان. نەخۆشیەکانی جونگە و ڕۆماتیزم بە شێوەیەکی گشتی ئەو نەخۆشانە ئەگرێتەوە کە تووشی جونگەکان ماسوولکەکان و هەندێک نەخۆشی تایبەت کە لە ئێسکا دروستە بێ ئەگرێتەوە. لەگەڵەوەش هەندێک نەخۆشی ترمان هەیە لە جونگە و ڕۆماتیزما پیانەوترێت کۆنێکتیڤ تیشو دیزیز، واتە نەخۆشی بەستەرەشانەکان. یعنی ئەو بەستەرەشانانەی کە خانەکانی لێش بەیەکەوە ئەبەستێتەوە کە بەشێکی زۆری نەخۆشیەکانی پێست و نەخۆشیەکانی ڕۆماتیزمەی دەماری خوێن، ئیتر دەماری خوێن چە دەمارەکانێکە خوێنە باو خوێنە هێنێ، چە ئەو ملو لە خوێنانە بێت کە لە چاوا بێت لە مێشکا بێت، چە بەسەرەشانانە بێت کە لە مێشک و لە گورچیلەکانە بێت، ئەمانە ئەگرێتەوە کە پیانوتێ ڕۆماتیزمەی بەستەرەشانەکان. بەڵێ کاک زۆر تۆ پێت وایە کە لە کوردستانی خۆمان تا ڕادێک پسپۆڕیەکەی جەنابتان لەگەڵ ئێسکوشکاوی لەگەڵ هەناوی لەگەڵ هەندێک پسپۆڕی دیکە تێکەڵ دەبێت؟ بەتەکیدی بەپێی ئەزمموی خۆتان کە هاوڵاتیان سەردان. بەتەکیدی چونکە ئەو پسپۆڕی کە لە جونگە و ڕۆماتیزمایە تایبەتە بە نەخۆشیەکانی جونگە ماسوولکەکان ئێسک، بەتەکیدی نەخۆشیەکان ڕۆماتیزمە تێکەڵەیەکە لە هەموو سیستمەکان. ینی ئەگەر لەوانێت زۆربەی ئیسا نەخۆشە بەڕێزەکان ئاگیان لێبێ زۆر نەخۆشمان هەیە، بەس نەخۆشی هەوکردنی گورچیلەکانیان هەیە بۆی نەخۆشی و ڕۆماتیزمەوە. بەشێکی زۆری نەخۆشەکانمان بەس هەوکردنی چاویان هەیە. ئێمە متابعە و عیلاجیانەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر و پزیشکە پسپۆڕەکانی نەخۆشیەکانی چاو، نەخۆشیەکانی گورچیلە، نەخۆشیەکانی دەمار، یعنی تێکەڵەیەکە ئیشەکەی ئێمە نەخۆشیەکانمان کە هەیە تێکەڵەیەکە لە گشتگیری هەموو توانین بڵێن طبی گشتی. زۆر باشە کاک دکتۆر. ئەگەر ئێستا ڕوونی بکەینەوە ئایا نەخۆشە ڕۆماتیزمیەکان بەگشتی هەرچەندە زۆر بابەت دەگرێتەوە بەڕاستی وەک جەنابەت باست کرد هەندێک جار گرفتێک لە چاودا دروست دەکات، لە گورچیلەدا دروستی دەکات. بەگشتی چی خاڵێکی هاوبەش لە نێوان زۆرینەی نەخۆشە ڕۆماتیزمیەکاندا هەیە، یاخود ئەگەر بە کورتی پێناسەیەکی نەخۆشە ڕۆماتیزمیەکان بکەی بە چ شێوازێک پێناسە؟ ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی بکەین بۆی تۆزێ ئاسان بێ لە بەرچاو و گوێی بەڕێزان کە ئەمان بێنن لەم بەرنمەیە، نەخۆشیەکان دەتوانین بڵێن و کۆڵە نەخۆشانن بەشێکیان پەیوەندیان بە عمرەوە هەیە، بە عمرەوە، یعنی تەمەن دەورەبینێ حاڵەتێکە لەو حاڵەتانەیە کە هەنێک گرفتی جونگە و گرفتی نەخۆشیەکانی ئێسک دروستەکان. بەشێکی تریان نەخۆشەکانی ترە کە پیانەوترێ ئۆتۆ ئیمیون دیزیز، یعنی نەخۆشەکە کۆ ئەندامی بەرگری تێکەچێ، هەڵی سیستەمی بەرگری، هەڵی سیستەمی بەرگری، هەڵەیەک دروستە بێتتر هەڵەکە لەوانەیە جێنێتیکێ بێ دروستی کا، لەوانەیە ئینڤایرۆمنتەڵ بێ، مەسەڵەن هەنێ نەخۆشی بەڕێزمان هەیە بە جگەرای کێشێ یان ئەلکۆحول ئەخواتەوە، ئەبێتەوەی کە سیستەمی بەرگری تێک بچێ. سیستمی بەرگری بە شێوەیەک تێکەچێ کە بە ئینگلیزی پێوتە ئینتۆلەرنس، یعنی تااقەتی نامێنێ دژی بەکتریا و ڤایرۆسی دەرۆیشکا
ئەو ئەنتیجینانەی کە لە ناو لەشی خۆمانەوە لە من و تو هەیە ئەوانە تێکەشکێنێ واتە لەبری ئەوەی بێگانەکان لە ناوبەرێت بەڵێ هەڵچوونێکی سیستمی بەرگریە کە بە شکلێک تێک ئەچێت کە کۆنتترۆلکردنی پێویستی بە دەرمان و دژەتەنی زۆر هەیە بۆی ڕێکی کەیتەوە نەکرد بتانی بیخیتەوە سەر سکەی خۆی بڵێ بە تەواوی وەکو کۆنتترۆلکردنی نەخۆشیەکەیە واتە بەشێکی گرنگی نەخۆشیە ڕۆماتیزمیەکان نەخۆشی سیستمی بەرگریە ئۆتۆئیمون دیزیزە کەمە بەشێکی سەرەکیە وەکو نەخۆشانەی کە هاوکردنی جونگەی ڕۆماتیزمی درێژخایانیان هەیە نەخۆشی دەردەگورگیان هەیە پێڵندا ئەڤێ بلحمراری نەخۆشیەکانی هاوکردنی بۆرەکانی خوێنان هەیە ڤاسکولایتس کە کۆمەڵە نەخۆشی زۆر ئەگرێتەوە وەکو نەخۆشی بەهجەت و مولولەکانی خوێن و کاواساکی و تەکایە سۆمانە کۆمەڵە نەخۆشین کە بەشێ لە نەخۆشە بەڕێزەکانمان ناڵێنن پێ بەڕاستی و ئەو نەخۆشانی تریشمانەیە کۆمەڵە نەخۆشی کە بۆ هۆی کریستاڵەکانەوەی واتە خوێکان لە ناولەشە زۆرە بێ وەکو نەخۆشی گاو دائالملوک سوودۆ گاودانی نەخۆشی شاهانەی درۆزنە کۆمەڵە نەخۆشی ترە ئەمانشمان هەیە کە دروستی ئەکا هەنێ نەخۆشی ترمان هەیە پێ ئەوترێت فشەڵبوونی ئێسک و نەمانی چڕی ئێسک کە زوو ئێسکەکە ئەشکێ هەنێ نەخۆشی ترمان هەیە ئینهێریتەندە یعنی هەر نەخۆشەکە زگماکیەن ئێسکی جوان دروست نابێ یان خەلەلێ لە جونگەکانیان دروستە بێ کە زگماکیە ئەمانە هەنی کۆمەڵێکی زۆرە توانین بڵێن لە دە بابەت هاتوانین کاک دکتۆر وەک ئەوەی کە دەوترێت لە ناو خەڵکیدا باوە دەوترێت سەوەفان سەر بە کام گروپەیانە سەوەفان کۆمەڵێ هۆکاری هەیە سەوەفان لەو هۆکارانەیە کە پیانەوتی دیجەنەرێتیڤ دیزیز واتە داخورانی لینجی ئەژنۆ کڕکڕاکەکان داخورێ بەپێی پێناسەی زۆربەی ئەو ئەسۆسیێشانیانی کۆمەڵگای پزیشکی ئەمریکی یان ئەوروپی عادەتەنێمەڵین سەوەفان واتە داخورانی جونگۆ ڕۆماتیزم لە دوای تەمەنی 50 ساڵەوەیە بەڵام ئەشکرێ بێتە خوارد تەمەنی 50 ساڵەوە لە گەنجی شاوڕووبا بەگونجە لە گەنجیشدا سەوەفان ڕووبدا بەڵێ لەوانەیە گەنجەکە کێشی زۆر بێ سەبەبێکی زۆرە بووی کە ئەو جونگەیە ئەو بەستەرەشانانە ئەو پەستانی بارستەی لەشی تحمل نەکە وردە وردەدا بخورێ و بەرە و داخوران بڕات زۆر باشە کاکتۆر لەم بەرنامەیەدا بە دڵنیاییەوە ئێمە پێمان خۆشە تیشک بخینە سەر نەخۆشی سەوەفان لەگەڵ بەهجات کە هەردووکیان تا ڕادەیەک باون بە تایبەت سەوەفان لە کۆمەڵگەی کوردیدا وەک سەرەتا باست کرد کە سەوەفان چی و بۆچی دروست دەبێ ئایا نەخۆشی سەوەفان هەندێک پیشەی دیاریکراو هەیە کە پەیوەندی زیاتر بە نەخۆشیەکەەوە هەبێ یاخود با بڵێن هەندێک کارکردن هەندێک جوڵەی دیاریکراو کە ڕۆژانە خەڵک ئەنجامیەدات زیاتر ببێتە هۆی ئەوەی کە کەسانێک تووشی سەوەفان ببن ئەوەی کە پەیوەندی بە ئینڤایرۆمنت واتە هۆکارەکانی دەرەکیەوە بێت کە سەوەفەکان بەشی زۆری پێویستە بە کێشی ئەو ئینسانە خۆی کەسێ قەڵەوە بێ زیاتر بەتەکیدی ئەوانەیە کە قەڵەوەن کێشێکی زۆر دروستە بێ بارستەیەکی زۆر لەسەر جونگەکان دروستە بێ و جونگانە داخورێ خۆزانی کارتیلیج کە داخورێ بەشتێکی زۆر زۆر تەنیکی جونگەیە کە نەخوێنیشی بۆچێ نەدەماریشی بۆچێ لەبەرەوە کە داخورا دروستبوونەوەی زۆر زۆر زەحمەتە یعنی شتێکە پرۆگرێشن ئەکا ینی لە مەرحەلەیەک و بۆ مەرحەلەیەکی کە وردە وردە داخورانەکە بەرەوزیابوون ئەوە ئەمە ڕەبتی بە کێشەوە بێ ئەو کەسانەی کە زۆر زۆر بتوان بڵێن بازێن بکەن یان زۆر بە قادرما سەرکەون و بێنە خوارەوە یان ئەو کەسانی کە سپۆرت ئینجری واتە لە کاتی وەرزشە تووشی پێکانی ئەژنۆکانیانە بن ئەو بەستەرەشانانە کە تەقی وردە وردە بەڵانسی جونگەکە تێکەچێ و کارێکی وا ئەکا کە کڕکڕاگەکەش لەگەڵی عەزیز بکێشێت واتە ئەگونجە لە تراوماوە سەوەفان وردە وردە دروست بێت ترۆمایە بەڵێ تشکان بێ لەوانەیە لە وەرزشا بێ وەرزشێکەکە تووشی پێکانیەکە بێ ئەوە ئەگەر بێت و چارەسەر نەکرێ بە مروری زەمن وردە وردە بەرەو داخورانی جونگەکە ڕات زۆر باشە کاک دکتۆر نەخۆشی سەوەفان ئێوە وەک پزیشکانی پسپۆری جونگە ڕۆماتیزم بە دڵنیایی پەیوەندی بە ئێوەوە هەیە بە چ شێوازێک بە دەستنیشانیەکەن ئەگەر بە کورتی ڕێگای تەشخیصی نەخۆشیەکە ڕوون بکەنەوە بۆ هاوڵاتیان خاڵێکی سەرەکی ئەو نەخۆشە بەڕێزانی کە دایما سەوەفانی ئەژنویان هەیە داخورانی جونگەکانیان هەیە هاوارەکەن لەوەی کە ئازاریان هەیە ئازارەکان بە تایبەتی لە شەوا زۆرە لە شەو ئازاری بەڵێ لەبەرەوەی لە شەوا بینراوە ئەو ئێسکانی کە
چواردەوری جومکەکە پێکێنێ ئاوێکی زۆری تیاکۆ بێتەوە ئاوسێ هەز بە ئازارێکا کە بە ڕۆژە جوڵێ دووردەوردەوە ئاسایە کەمە بێتەوە بەیانیان کە ئەڵێ ئەڵەسم بەیانیان بە قورسی هەڵەسم لەوانێ چارێکی کەمتر زیاتر ئەژنەکانم لە دوامایە هەتا تۆزێ گەرمە بم کە گەرمە بم ئەکەومە جوڵە ناتوانم پێ بخەمە هەرزوو بڕۆم هەستەکە جاوایە ئاوسێ ئاوی تیاکۆ بێتەوە یعنی هەخۆ ئێستاکە لە جومگەکەم ئەستەکەم ئاوسا و ئاوی تیاکۆ بێتوان لە پشتی ئەژنۆکەوە لەوانەیە کیسێک دروستکە پێوتێ پۆپلیتە سست هەستەکە لە کاتی ڕۆشنەکە جیڕەیە وەکو خۆی لە تەقەیەکی لێوەیە ئەژنەکە داخراوە هەست بە ناڕەحەتیەکەکە تەوانی تر وەکو پێمەتی تەمەنەکە زۆر دەورە بینێ وەک نیشانە وەک با بڵێن هستری ئەوەی کە لە زارای بەڵام ئەی وەک ئەگزامینیشن وەکو ئەگزامینیشن کە هێت تۆ فەحسی جومگاکەیەکەی موڤمنتەکان و جوڵەکانی قیاسەکەی سەیەکەی ناتوانێت بە شێوەیەکی چ خۆی بیجوڵێنە چ تۆش بتوانێت هەموو ئەو جوڵانی کە لە جومگەیەکی نۆرمەڵ و سروشتیا هەیە بتوانانی بیکەی ئەو ناتوانێت بیکە هەستەکە ئاساوی هەیە پێمە ئاساوەکە بفانێت کۆمەڵێت تێست و فەحسمانێ لێن ئاوی تیاکۆ بێتەوە جاوا پێویستەکە بینێرین بۆ سۆنەری بۆکەی سۆنەری ئەژنۆ بەڵێ جاینێرین بۆ تیشکی سینی شعەیەکی سینیمان بۆ بکە ئەگەر ئەژنۆی بێ بە پێوە ئەیپی لاترەڵ یعنی بە پێش و بە تەنیشت تا سیرەکەین واتە لە کۆتاییدا دەمێک بێ وابێ هەستی پێ نەکردووە زۆر زەحمەتە نەخۆشی یەکسەر بێتە لات بڵێ وەڵامە سەوفانت توش بووە لە مانگە لە مانگە لەمە پێشیان دوو مانگ عادەتەن ئەمە کاتێوێ یعنی کاتێوێ سە من و تۆی بەڕێز لەوانەیە لە هایسا هاواری ئەژنۆکەمان نەکەین لەوانەیە ئەشیعە بگرین سێرەکەین بە پێی ئەشیعەکە هەنێ صفاتمانتیایە بەرەو داخۆران ڕۆیەوە بەڵام هەستی پێ ناکەین ئێمە کاتێ هێستی پێکەین کە ناو جومگەکان بە ئاوسێ ئسکانەکان هەوێکی زۆر بکە ئاوی تیاکۆ بێتەوە کاتە هەستەکەین لەوانە شەرینیی لەگەڵا بێت تێگەی بەڵام عادەتەن کاتێوێ عادەتەن نەک زۆربەی نەخۆشیەکان کاتێکی باشیانەوێ بۆی کە تو بگاتە لای تۆ کە تەشخیص بۆ پریزنتیشن یا با بڵێن بۆ پریزنتیشن یعنی وەکوڵێ کەم نەخۆشمان هەیە پێشوەختە پێی بڵێن وڵی تۆ ئەم شتەشت هەیە پێت نەزانیوە واتە ناتوانین وەک هایپەرتێنشن یان با بڵێن بەرزەپەستانی خوێن و شەکرە بڵێن بکوژەیەکی بێدەنگە ئەمەیان بە پێچەوانەوەیە نەخۆشیەکە دروست دەبێت اینجا ئەمیش بەشێکی زۆری نەخۆشەکان و ڕۆمانتیزمە چەند ساڵە 10 ساڵ 15 ساڵ نەخۆشەکە لێتەوە سە تەشخیص دەکرێت یانەوە لە هەموو دنیاوایە لە وڵاتە پێشکەوتوەکانی وەکو ئەمریکا و ئەوروپاشەوە هەنێ نەخۆشمانەیە پێوترێ بلکانی بڕەکانی پشت التهاب الفقار اللاصق ئەنکیلۆزن سپۆندیلایتس ئەمە هەوکردنی بڕی پشت و سمتە جومگەی سمتە زۆر نەخۆش کاتی خۆی یعنی 15 ساڵ بووە تەشخیص نەکراوە ئێستا بۆی ئەوەی کە زووتر دەرگ بە ئیشەکانەکێت و ئەشعی ڕەنینی مغناطیزی و لەرەی مغناطیزی ئەتوانین بڵێن لە ماوەی 3 مانگ لە ماوەی 6 مانگە بتوانین تەشخیصی کە ئەگەنا کاتی خۆی بە 10 ساڵ 20 ساڵ تەشخیص نەکراوە من نەخۆشمە بووە 63 ساڵ بووە لێ دوکتۆر من لە 20 ساڵی و پشتم ێستا 63 ساڵ 65 ساڵ هاتەوە بەلامەوە نەخۆشێت هەیە یعنی هەستی پێ نەکرد گەشتەوە عمرش زۆر باشە کاکتۆر کەواتە هەر لەم بابەتی جەنابتەوە کە باست کرد ئەگەر ئیشارەتێکی بچووک بدەین بە بابەتی تەشخیص یاخود با بڵێن دەستنیشانکردنی نەخۆشی زۆرێک لە هاوڵاتیان ڕایان وایە کە من ئەگەر هەر نیشانەیەکم هەبێ هەر نەخۆشیەکم هەبێ کە چوومە لای پزیشک بە یەکەم سەردان و بە یەکەم بینین پێویستە دەستنیشان بکرێم و پزیشکەکە پێم بڵێ تۆ فڵانە نەخۆشیتەوە ئەو عیلاجەکانتە ئایا لە ڕووی زانستیەوە نەک هەر لە کوردستان لە وڵاتانی دیکەش بابەتی دایگنۆزس بابەتی تەشخیصی نەخۆشی هێندە کارێکی ئاسانە بۆ هەموو نەخۆشیەک ڕاستە و خۆ دەستنیشان بکرێت ئەوە ڕاست نییە تۆ هەر نەخۆشە بێتە لات بڵێت یەکسەر تەشخیصی بکەیت و بڵێ ئەمە وەزعەکەتەوە شێوەیە وەکو پێم وتی نەخۆشمان هەیە کاتیوێ بەڕاستی نەخۆشی ئۆتۆئیمینەوانەیە کە نەخۆشی بەرگری لەشان تێکە چێ چەنجەبڵیشە جار وایە گۆڕێ ئەنی لە نەخۆشیێکە گۆڕە بۆ نەخۆشیێکی کە مەسەن نەخۆشمان هەیە تەشخیصمان کردومە ئیلتیهابی جومگەی ڕۆمانتیزمی هەیە کە لە ساڵێک بۆ 2 کەس تووشێ بێ پاش 5 ساڵ گۆڕەیە بێ بە سیستەمی گلوبەسە گۆڕە بە دەتەگورگە یعنی ئەوەش هەیە چونکە ئۆتۆئیمینە چەنجەبڵە بێ خۆی ئەگۆڕێ تێگەی شەتیە نەخۆشێک کە بێتە لات هاوار بک یەکسەر تۆ بتوانین تەشخیصکەی عادەتەن وەکو ڕوڵ وەکو جەنابێش پزیشکی ئەمە عادەتەن بدوای نەخۆشەکەگەن ئیسە تریتەبڵ یعنی چارەسەر بکرێت
تێگەی دانزە فحسێکی بەسیتی بۆ نووسین ئەشعەیەک دوای واگە زانیمان نەخۆشەکە بە شێوەیە کە هەر کۆمپلین و نەخۆشەکە هاواری زۆرە و ئەڵێ دکتۆر من هەستەکەم باش نەبووم ئازارم زۆرە ئەوسا ئەوڕۆی بۆ کۆمەڵێت فحوساتی تر کە هەم ئەرکێکی زۆر لەسەر نەخۆشەکەیە کە پارێکی زۆر سەرفەکە هەم کاتێکی زۆرتری شوێ هەتا بێتەوە تۆ بتوانانی شتەکانی بۆ ڕوونکەیتەوە بڵێ بەم شێوەیە و هیچ نەخۆشیێکی لەم نەخۆشیانە ئەوەش نییە تۆ شتێک بەی بە نەخۆشەکە چارەسەرێکی نایی بۆ بکەی بڵێ وەڵام ئەم چارەسەرەت ئێمە ترعای بدنامێنی وەکو پێم وتی نەخۆشیەکان نەخۆشیەکی درێژخایەنە ئەبێ سەبر و تەحملی ئەوێ تێگەشتنی ئەوێ ینی پێش هەموو شتێ ئەبێ نەخۆشەکە تێبگا نەخۆشەکە تێبگا کە سوکاری نەخۆشەکە تێبگا ئەمە نەخۆشەکەیەتی ئەمە عیلاجەکەیەتی ئەم عیلاجانە کە یخوا عیلاجێکی درێژخایەنە ڕەنگە ئاساری عیلاج لە خەستەخانەش دەستکرد بە تایبەتی لە مۆزع ینی تەکلیفێکی زۆر لەسەر نەخۆشەکە ئەکەوێ و ئەم دەرمانانە کە زۆری بەکارێن دەرمانێکن بێماک نین یعنی تۆ ئاگات لە خوێن و لە مۆخ و لە گورچیلە و لە جگەر و لە چاو و لە سنگ و لە کۆمەڵی شت بێت وەکو پێم وتی چکە نەخۆشی ڕۆمانتیزمە بەست نەخۆشە نیە بێ بە سەوەپانە بڵێ ئەژنۆ مێشێ بڵێ بەست پشتە مێشێ ڕاستە پشێشە لە هەڵامەت لە دوای هەڵامەتەوە پشتێشە زۆرترین نەخۆشی ڕۆمانتیزمە و ڕۆمانتیزمەیە کە لە هەموو عالەمە خەڵک پێوێ ئەناڵێنە بەڵام ئەمە پشتێشەیەک نیە بڵێ بۆ شێوەیە بێ من نەخۆشیێکی درێژخایەنە ئەمێنێتەوە نەخۆشیەکە ماتی هەیە دەرمانەکان ماتیان هەیە بەڵام بە شێوەیەکی گشتگیر ماکی نەخۆشی ڕۆماتیزمە ئەگەر بێت و چارەسەر نەکرێ زۆر زیاترە ماکەکانی لەو دەرمانانی کەوریەگرێ مانی بە هەموو نوعێ چارەسەر وەرگێ زۆر باشترە وەکلەوەی بڵێ وەڵام من ئەم دەرمانانە ناخۆم چکە دوای لە کۆنتترۆل دەرچوو هەموو شتێک ئەمە پێڵێن ویندۆ ئۆپۆرچونیتی یعنی پەنجەرەیەکی هەیە کە لیمیتێکت ئەیاتێ حەدێکە دەیاتێ لەم لەوە تێپەڕی چارەسەرەکان زۆر زەحمەتە بێت بڵێ کەواتە دەتوانین بڵێن ئەگەر بێت و کەسانێکی نەخۆشی ڕۆماتیزمە بە بیانووی کاریگەریە خراپەکانی ئەو دەرمانانی بەکاری هێنن دەرمان تەرک بکەن ڕەنگە کارێکی پێ بکات نەتوانێت پیشەکان کاروبای ڕۆژانی جەبەجێ بکات بەڵێ بە تەکیدی ئێوە ڕەنگە نەخۆشی بۆ شێوەیەتان کارێکە نەخۆش نتوانێت دەرمان بەکاربێن چکە بۆکو هەموو دەرمانێک نەخۆشانە وەکو پێمەتی بەشێکی زۆری دەست ناکرد بەوێ نەخۆش بیکرد ئەیکڕێمە تەکلیفێ بە تایبەتی لەم زۆر و وەزعی کە ئێستا خۆمان زۆر باشە کاک دکتۆر ئەوەی ماوەتەوە لەسەر سەوەفان با بزانین ئایا چارەسەر و ڕێنمایەکانی ئێوە وەک پزیشێکی پسپۆڕی جونگە و ڕۆماتیزم بۆ نەخۆشی سەوەفان چێ بەڵام پێشەوەی وەڵام بیتەوە کاکتۆر دەگەڕێمە وڵات خۆشەویستان پاش ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. زۆر باشە خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان کاک زۆر پرسییم ئایا نەخۆشی سەوەفان بەگشتی ئەگەر بە کورتی باسی بکەی چارەسەرەکانتان چییە و ئەو ڕێنمایانە چییە کە ئێوە بە نەخۆشێکی سەوەفانیەدەن؟ سپاس پێش هەموو شتێک یەک حاڵەتمانەیە پێش هەموو نەخۆشیەک چ لە نەخۆشیەکان ڕۆماتیزمان بچە بوون نەخۆشێکی هەناوی وەکو پستانی خوێن و شەکرە پێوتە پیشن ئێجوکیشن ینی چۆن نەخۆشەکە تێبگا کە نەخۆشەکەی چیە و ڕۆشنبیریەکی هەبێ خۆی کە سوکاریشی کە نەخۆشەکەی بەم شێوەیە بۆی تێبگا ئەمە لە هەموو شتێ زەڕوترە کە ڕۆشنبیری تەندروستیە بێ نەخۆشەکە کە نەخۆشێکی دێتە لا پێی بڵێ ئەمەتە چی بکەم باشە چی نەکەم چۆن ئەڕۆم چۆن بتوانم ژیانێکی نۆرمەڵانە بەرمەسەر چونکە ڕەنگە لایفستایل زۆر پەیوەندی بە کۆنتترۆلکردی نەخۆشی بەتەکیدی ئەوە زۆر دەورە بینێ لایفستایلێکێکە لە هەموو نەخۆشەکان نەکە ڕۆماتیزمە لا نەخۆشەکانە لایفستایل چنج بەشێکی ڕئیسیە پیشن ئێجوکیشن
کە ڕۆشنبیری بە نەخۆش بی بە کە سوکاری نەخۆش نەک نەخۆش بەڵێ. دەوێت نەخۆش سوکاری بیرێتێتەوە بەڵێ. تو نەخۆشەکە کە سوکارەکەی بانکەی بڵێ شتێکی وا هەیە ئاوا بکەین ئاوا ئەڕۆین لەگەڵی بەم شێوەیە ڕۆی ئەم پلانی ئەیمانێ پلانی بیمانێ پلانی سیمانێ چی بکەین چی نەکەین بە شێوەیەکی گشتی چارەسەری نەخۆشیەکانی سەوفان بەم شێوەیە ئەگەر نەخۆشیێک وەزنی زۆر بە تاکید دێبێەوە کێشی دابەزێنەوە مەجالیتانی چکە سێ دەرەجە سوا دەرەجەیە سەوفانەکە یعنی دەرەجە 1 2 3 بەسەگە باتە دەرەجەیەکی سێ زۆر یان چوار ئەو کاتە بێ لە دەستەوە دەرەچێ بێ ئەژمەکانی بگۆڕێ چکە لەوان نامێنێتەوە تۆ بتوانێت ئازارشتێنی بیتیانێ مقاوی بیتێ یان دەرزێ بکەیتە ئەژمەکەیەوە لەبەرەوە بە پێ مەرحەلەکە گۆڕێ بە پێ مەرحەلەکە بەشێکی زۆران وەکو پێمەتی ڕۆشنبیری نەخۆشەکە زیاب بکە کێشی دابەزێنێ دوورکەوێتەوە لە هەنێ حاڵەتی زۆر کە پستانێکی زۆر لەسەر ئەژنۆکە دروست بکە وەکو زۆر قادرمە و نیشتانەوەی ئەژنۆکە و بازبازێن و ئەمانە یەکی کە لەوە کارەکانەوەیە چۆن بتوانین فیزیۆتەراپی پێ بڵین نەخۆشەکە فیزیۆتەراپی چارەسەری سروشتی هەنێ تەمارین و وەرزشەیە بۆ ئەوی بتوانێت ماسوولکەکانی ڕان و ئەژنۆی بەقوت کات پستان لەسەر ئەژنۆی پستانەکان هەتا ماسوولکە بەقوت بێ ئەمە یعنی وەکو بارێر وایە مەرحەلەیە تۆ کاتێککە ئەژنۆ سەوەفانی هەیە یان کاتێک کە ئێسکێکت ئەشکێ پێشەوەی ئێسک بشکێت تۆ لە پێشەوە ماسوولکە و بڕبڕە و هەر کڕکراکان هەمووی تێکشکاوە مەراحلە یعنی خی گەورە کۆلاجینی بۆ دروست کردووی لە ئێسکا لە ماسوولکەشە کۆلاجین کە پرۆتینە هەر ئەم پرۆتینە ئەوەنە بەقوە دروست کراوە لە ئێسکا بەقەدەر تەلێکی بڵێن وایرێک یان چۆن سیاری پێڕاکێشی سیم بەقەدەر یەک سیمەونە بەقوتە ئەم کۆلاجینە لە ناو بەسەرەشانەکان و لە ناو کرکڕاگە و لە ناو ئێسکا هەیە ئێشکانی ئەم کۆلاجینە بزانێت چە هێزێکیەوەی بی تێکی بشکێن زۆر قرسە زۆر قرسە کە وا تێک چۆ بەناوێکە زۆر لەو ستیلەی کە سیارێکی پێڕاکێشی بەقوترە باشە ئەمە کاتێک کە تێشکە بزانێت هێڵین و هێڵین پرۆسەکەی زۆر زەحمەتە بێت ینی چاکردنەوەکەی زۆر زەحمەتە لەبەر ئەوە تۆ هیچ شتێکە لە بەردەمان نامێنێ ڕاگرتنی نەخۆشیەکە ڕایگرین لەو شکڵا بمێنێتەوە زۆرتر نەبێت وەکو ئەوە بوونی فیزیۆتەراپی و چارەسەری سروشتی ئازارشکێنی ئێنێ یەکێک لە چارەسەرەکانی ئەوەیە زۆر ئاوسەیە ئازاری هەیە ئاوی تیاکۆ بێتەوە ئاوەکەی دەرێنن کە هەمووی هەوکردنی جونگەکەیە دەرزێکی التیابی بۆ یەکە اینجا دەرزی لینجی هەیە کۆمەڵی ئەشکال دەرمانمانەیە بەکارێنین تەقوی جونگەکەی پێەکەین لەگەڵ یا وەکو پێم وتی دوورکەوتنەوە لەو هۆکارانەی کە ئەبنەوەی زیاتر داخۆرانەکە کردنی وەرزش بە بەردەوامی کاتێ وەرزشەکە کە ئازاری نەبوو ینی زۆر بەڕێز تێگەشتووە دکتۆر کە ئازارەکە بخۆ من هەموو ڕۆژەدا قەژانم ڕالم کە یەگەلە کە ئازارەکەم کە ئازار دەوێت ڕێست وەرگری تۆ کاتێک تەمرینەکەی ئێمە کاتێ وەرزشەکەین وەرزش شتێکە یعنی ئەبێ لە کاتێکا بکەیت کە تۆ جوێکی مڕێحت هەبێت کە تۆ ئازار دەبێت ناتوانانی وەرزش بکەیت ئەبێ ڕێست وەرگری لەبەرەوە بە بەردەوامی ئەمانە هۆکارێکن بۆ ئەوەی کە چارەسەر کرێ ئاخر چارەسەرمان چارەسەری سەرجیکەڵ ئەواتە نەشتەرگەری و گۆڕین و جوانکاری جونگەکانە کە ئەوە بەشێکیان هەڕۆنم بۆ ئەوە بەڕاستی بەشێکیان ئەگەنە ئەوەی کە جونگەکانیان بگۆڕن و تەبدیل مەفسەڵیان بۆ بکرێت ئەوانش ئەو نەخۆشانن کە ئازارێکی زۆران هەیە ناتوانم دەدەقەت بگەڕێم ناتوانم بەیانیان هەڵسم ناتوانم ئیش و کارم بکەم بە ئازارەوە ئەتلێمەوە تۆ پێشوەختە ئەم هەموو چارەسەرت بۆ بەکارهێناوە ئیتر ئاخر چارەسەر ئەمێنێتەوە کە تۆ بیگۆڕی چ جونگەکانی ئەژنۆی بێت چ سمتی بێت چ جونگەیەکی تری زۆر باشە کاک زۆر پێش ئەوەی بڕۆینە سەر کورتە باسێک لەسەر نەخۆشی بەهجەت قسەیەک زۆر با و زۆر دەکرێت دەوترێ زۆر ئەم پرسیارە دووبارە دەکرێتەوە خواردنی بامێ و وەک دەڵێ سەر و پێ و ئەو خواردنانەی کە ئێمە بە چاو دەیبینین لینجی زۆر تێدایە ئاوی زۆر تێدایە ئایا ئەمانە بەو دەرەجەیە سوودیان هەیە کە خەڵک لی تێگەشتۆ بۆ کەمبوونەوەی لینجی ئەژنۆکان و بۆ نەخۆشیەکانی سەوفانیان ئەو شتانە لە نەمبینیەوە بەڕاستی خۆم من ناڵم بامێ نەخوا ناشتم سەر و پێ نەخوا لەوانێ سەر و پێ بەشێکی زۆری کالیسیۆمی تابێ بۆ ئێسکەکەی باش بێت چکە تۆ خۆ دەزانیت لە زۆر خواردنی دیکە کالیسیۆمی تێدا کالیسیۆمی تا بەڵام سەر و پێ بەشێکی زۆری ئێسک و کڕکڕاگەوانە بەشێکی زۆر کالیسیۆمی تابێ ینی دەوڵەمەند بێ بە کالیسیۆم بەڵام دەوڵەمەند نییە بۆی کە تۆ بڵێ بەڵام سەر و پێ خۆم ئێتر لینجیەکەم بۆ دروستە بێتەوە چکۆک و پێم وتی ئەو لینجێ شتێکە زۆر زەحمەتە
يعني ئێستا هەنێ خطوات هەیە زەرعی ئەکەن و کۆمەڵ ئێشتا پرۆ نەبوو بە تەواوەتی چۆن بە چ شکلە دروست بکرێتەوە زۆر زەحمەتە کەواتە ئەو قسەیە تەنها هەڵە تێگەشتێکە بەس ناتوانین بڵێ بەڵام من خۆم بامێ خۆم سەر و پێ خۆم بەڵام بۆی خۆم کە جونگەکان وەکو پێم وتی باشترین شتێ ئەوەیە کە تۆ دوورکەویتەوە لەو شتانەی کە ئازار بەم جونگانە ئەگەیەنێ دای بخورێنێ کێشێکی نۆرمەڵت هەبێ وەرزشێکی بەردەوام بکەی ئەمانە ئەو خۆ باشانن کە ڕێگری ئەکا بۆی کە تۆ زووتر درەنگتر تووشی داخۆرانی جونگەکانێ ببی. زۆر باشە زۆر سپاس دکتۆر. با بڕۆینە سەر کورتە باسێک لەسەر نەخۆشی بەهەجات. نەخۆشی بەهەجەتیش بە هەمان شێوە دەبینین لە کوردستانی خۆمان کەسانێک هەن گیرۆدەی نەخۆشیەکەن. نەخۆشی بەهەجەت سەر بە کام گروپەیە لە نەخۆشە ڕۆماتیزمیەکان هۆکارەکەی چییە بۆ کەسێک تووشی بەهەجەت دەبێ؟ ئایا دەتوانین بڵێن هەر بۆ ماوەیە یاخود دەتوانین بڵێن نەخێر مەرج نییە هۆکارە سەرەکیەکەی بۆ ماوەی بێ بەڵام بۆ ماوەیش تەئسیری هەیە کەسانێک لە خێزانەکاندا توش بوو هەبێ ئەگەری زۆرترە و ئایا نیشانەکانی ئەم نەخۆشیە چین بە چ شێوازێت تەشخیصیەکەن؟ بەڵێ نەخۆشی بەهەجەت ناوە ناوی دکتۆرێکی بەڕێزی دێرماتۆلۆجی پێش بووە لە 1934ەکانە لە تورکیا ئەم نەخۆشی دۆزیوەتەوە هەر بە ناوی ئەویشەوە نامراوە بەهەجەت سەیری کورە کۆمەڵە نەخۆش هێنە بەردەمی ناودەمیانەوێ بە تامێسک و برین ناولەش و گیانیان مناطقی تەناسولی چ لە پیا و چ لە ژنابێ برین دروستەکە سەیری کرۆ بەشێکی تر لە چاو تووشی هەوکردنە بێ کە پێت و یوڤایتە زیانی ناو شەبەکەی چاوی تووشی التیهاب و هەوکردنێ تر ئەم نەخۆشیە لەوەوە پێشەوە کەس هەبووە بەڵام کەس ئەمەی هەست پێ نەکردووە واتە کۆمەڵە نیشانی دیاریکراو لە کەسێکدا کۆ دەبوویەوە. بەڵێ ئەوانە نەخۆشانە کۆمەڵێ ماکی هەیە کە ئەناسێتەوە مەسەڵەن نەخۆشەکە لە زوو ناودەمە ئەبێ ببرین بەڵام شەرنی هەموو دەمی کەسێک هەبوو ببرین تۆ بڵێ نەخۆشی بەهەجەتە مەسەڵەن ئەبێ لە ساڵێکە 3 جار زیاتر بێ برینێکی قوڵ بێ برینێ بێ کە چاکە بێتەوە هیچ ئەڵسەر بێ بەڵام کە لە مەرحەلەی هێڵین و چاکبوونایە هیچ ئاساوارە جێ نایەڵێ مەگەر لە 1 سانتیمەتر گەورە بێ لە 1 سانتیمەتر گەورە بێت دەست بێکە چ لە پووکا بێت چ لە بەشی ناوەوەی لێوا بێ نەک لە بەشی دەرەوە ئەمە یەکێکە بێ 3 جار لە ساڵێکا بێ و هەفتەیە بۆ 2 هەفتە زیاتر ئەخایەنێ کۆمەڵە سەبەبی تر هەیە ناودەم دروستێکە ئازاری ینی برینی ناودەم دروستەکە بەجێت نییە یەکێکە لەوانەیە کە تەشخیصەکرێ هەوکردنی مناطقی تەناسولی چ پیا و چ ژن بێ ئەو ئازارە دروستەکە وەکو چۆن لە ناودەمایە بەڵام لەوێ بەقوەترێ گرێ کە چاکی شەبێتەوە شوێنی برینەکە زۆرتر پێوەی دیارە بێ هەوکردنی ئاساوار جێمێنێ بەڵێ هەوکردنی چاویان هەیە ینی نام چاویانەکو چۆن ناودەم ئەو شوێنانەی کە برین تووشەکە ئەمیش برینی لە ناو چاوە دروستەکە چ لە بەشی پێشەوە بێت چ لە ناوەڕاتی چاو چخوانە خواست بچێتە بەشی دواوی چاوەکەەوە زۆر خەتەرە یعنی ئەوە ماکێکی زۆر دروستەکە لەسەر چاو لاانەی خوانەخوا تووشی کێوەربوونی بکات بە زووی ئەگەر عیلاج نەکرێ بەشێکی ترانەوانە بە خوێنمەین بێ تووشی ئەوکردنی جونگەکانی تووشی ئەوکردنی پێسێ وەکو چۆن زیبکەیەکە کا پێستی موەکانی تووشی زیبکە و برینیە بەم شێوەیەت لەوانەیە ئەوش بە ڕێژەیەکی کەملانی خوانخواست داتە سیەکانی تووشی دایلەتیشن و پێڵێن ئەنیورزمانی مولولەکان نا دەماری سیەکانی تووشی ئەوە گیرفانە دروستەکە یعنی تەوەسوعە دروستەکە لەوانێ بە نەزیف و خوانەخواستە بەکوەکە بێ ئەمانە خۆی ئەساسی ئەم نەخۆشیە هاوکردنی دەماری خوێنە مولولەی خوێنە چ خوێن هێنەر چ خوێن بەر یعنی بەهجەت بۆ جیاگرێتەوە لە نەخۆشەکانی کە هەموو دەمارەکانی خوێنەگرێتەوە چ مولولەی خوێنە چ خوێن بەرە چ خوێن هێنەرە لە نەخۆشەکانی کە ئەو هەموو ئەوان ناگرێتەوە بەڵام بەجێت لە دەمارێکی بچکۆلە هەتا دەمارێکی شادەمار خوێنبەر و خوێنەرە دەرگرێتەوە ئالەوە بۆ جیاکرێتەوە جا تۆ کە نەخۆشەکانی بۆیە وەکو چۆنەڵێ 1 و 1 دووەکە 3 خەسایس کۆکەیتەوە پێڵێ نەخۆشەکە نەخۆشی بەهجەتە فحسێکی جینی بووکەی فحسێکی جینمان هەیە پێوتە AGLB51 51ەوە نەخۆشەکە نێری ئەوە بەس ئەوە نییە بڵێ ئەگەر ئەمە هەبوو نەخۆشی بەهجەتت هەیە ئەمە ئەگەر نەخۆشەکە جاوایە سێرەی علامەت دوانی تایە بەڵام تۆزێ ئەڵێکی کیوری یعنی شکت هەیە لە نەخۆشەکە ئەوە کە ئەو فحسەی بۆکە یارمەتیەک تەیە کە لە زن تا ئەم نەخۆشە بۆ بەهجەت ئەڕوا و پێویستە عیلاج کرەوە هیمالی نەکەی تێگەی
ئالەوایە باش کەواتە هۆکارە بمبورە بەڵێ بە تەکیدی هۆکاری زۆربەی زۆرەی نەخۆشە درێژخانەکان هۆکاری جێنەتیک و وراثیتیایە و مەجالیتیانە هەموو نەخۆشەکان بە نەخۆشی شەکرە زەخت هەموو نەخۆشەکانی ترخواانەخواستا و تەنان وەرەم و ئەوانەش هەر هەموو جێنەتیک دەورێکی زۆرە بینێ وراست دەورێکی زۆرە بینێ هەنێن نەخۆشەیە هەڵگیری جینێکن قابلی ئەوەیە کە توش ببێ بڵێ فاسیجی قابلیتمان زیادەکە قابلیت بە تەکیدی قابلیت زۆر دەورە بینێ کەمە جێنەتیکە هەنێن نەخۆشەیە لە ژنا زۆرە لە پیاوەکەمە ئێمە زۆربەی زۆری نەخۆشەکان کە پیانەوتی ئۆتۆ ئیمین کە نەخۆشی بەجێت نەخۆشیەکی ئەوش تێکچوونێکی بەرگری لەشە ئەوشە بزەوت وایە ئەمە کە بەسەرتەوان هەوکردنی بەسەرشانەکانە کۆنێکتیش و ڤاسکولاتی سەگرێتەوە یعنی دەمارەکانی خوێن ئەمە بەشێکی بە تەکیدی ئەم لە پیا و ژناوەکو یەوایە بەڵام بەشی زۆری نەخۆشەکانی ترمان لە ژنا زۆرترە لە پیاوە یعنی نوە بەیەک دەبەیەک زۆرینی ئۆتۆئیمونەکان لە زۆربەی زۆری نەخۆشەکانی ترە پیاو زۆرترێگرێ مەسەلاەن شەکرا زەخت جەڵدەی مێشکی جەڵتەی دڵ لەبەرەوە لە زۆربەی زۆری وڵاتانە عادەتەن تەمەنی پیاو کەمترە لە تەمەنی ژن بۆ گەڕێتەوە بەشی زۆری نەخۆشیەکانی تر ئەمانەی کە ئۆتۆئیمین نییە پیاو کەمتر تووشێ بێ ئۆتۆئیمینەکان ژن زووتر تووشێ بێ لەبەرەوە پیاو زووتر تووشی شەکرە بێ تووشی هەوکردنی ترە بێ بەڵام ئۆتۆئیمینەکانوانی کە نەخۆشی هەوکردن و نەخۆشی بەرگری لەشن ژن زۆرتر تووشی ئەبێ وەک لە پیاو ئێستا ئەم کۆڤیدەی بڵێن کۆڕۆنای کە هەیە دقت بێ لە پیاوە زۆرترە وەک لە ژنە مۆرتالیتی ڕێت لە پیاوە زۆرترە وەک لە ژنە ئەڵێ ئەمە بەشێکی زۆریشی ئەگەڕێتەوە بۆ جینە بۆ کڕۆمۆسۆمەکان پیاو کڕۆمۆسۆمی ئەکس وایە ژن ئەکس ئەکسە وایە لەو 46 کڕۆمۆسۆمام کڕۆمۆسۆمە ئەکس وای لە پیاوایە ئەکس وای لە پیاوایە وای زۆرتر سەر بە کێشەیە بەڵێ ئەکسەکان جنتیان کەمتر بۆ نەخۆشەکانی تر بەڵام لە ڕوویەکی ترەوە بۆ نەخۆشیەکانی ئۆتۆمی زۆرترە هەر بۆیە بەو شێوە لەبەرەوە جێنێتیک دەورە بینێ سەکس یعنی جەمدەر ئەمە پیاوە ئەمە ژنە کامیان زۆرترە لەوانە ئەوانش دەورە بینێ هەنێ سەبەبی ترمانێ ئینڤایرۆمنتەڵە یعنی نەخۆشەکان هۆکارەکانی دەرەکی مەسەڵەن نەخۆشە بێت و هەر کەسێکی بەڕێز جگەرە بکێشێ قابلی زۆر زیاترە بۆیە کە تووشی هەوکردن و تێکچوونی کۆ ئەندامی بەرگری ببێت واتە بۆ بەهجەتیش هەمویان خواردنەوە کوحولیەکان کێشانی جگەرە خۆی بیکێشێ چ کە سوکارێکی بیکێشێ چ ئەکتیف بێت چ پاس بە هەردووکیان چ خۆی چ کەسێکی کە لە پاڵیا بە جگەرە بکێشێ ئەمە سەبەبێکی بڕئیسیە بۆ ئەوەی کە سیستمی بەرگری تێکچوونێک و شڵەژان وەکو پەلەقاژەیە بکە کە ئەم پەلەقاژێکی گرتنەوەی بتە پێێتە زۆر هەڵچوونێکی بەردەوامە هەڵچوونێکی زۆر بەردەوامە یعنی ئەبێ لە شوێنی خۆیان وەکو پێێتم کاتی ئەوێ سەبری ئەوێ دەرمانی زۆری ئەوێ تەکلیفێکی زۆر لەسەر نەخۆشە بەڕێزەکە لە سەر کەسوکاروێ هەتا بڕایگیری وەگەر نەخۆشێکی بەڕێزی تووشی کە لەم نەخۆشانە بۆ پێڵێن دامە ئەڵێن باز لە جگەرە بێن ئەبێ کێشیشە دابەزێنێ چونکە کێش ئەمانە چوری کۆبوونەوە لە جسمان ئەمە شەرت نییە نەخۆشەکە کۆلسترۆلی بۆکەی تلایگلیسایدی بکە لە نورتە من نۆرمەڵم خۆوە چوری خۆشە نیە لەوە چورێ لەژێ پێستایە لە ماسوولکەکانتایە لە جگەرتایە لە هەناوتە کۆبووتەوە ئەمە هەموو جارە ئەو چورێ سەبەبێکی ڕئیسیە لپتین کە بێتەوەی ئەوەی بکو شقارتەیەک چۆن بەسەوەنە چرخەکە داگیرسێنی مەناحەتێک بچێت و ڕۆماتیزم دایمە لێ دیتۆ ڕۆماتیزم دایمە فڕیوە چارم نییە هەموو فاسێکی وەکەیسەکە وڵاکا کە تۆ وەزنە دابەزێنە کێشە دابەزێنە هەموو شتێکت تەبیعی بێتەوە بەس سەبەبەکەی لەوانێ بەس بزن زۆرێکەش کەواتە ئەم شەو پێما بێت جەنابەت زۆر باست لە زۆرینەی نەخۆشە ڕۆماتیزمیەکان کە ناوت بردن باست لە دابەزاندنی کێش کرد واتە ئەمە خاڵێکی گرنگە بۆ ئەوی هاوڵاتیان ئاگاداری بن کاک زۆر قسەشت فەرموو ببوورە نەخۆشی بەهجەت دەتوانین بڵێن درێژخایەنە ئایا کەسێک کە تووشی دەبێت لێ دەبێتەوە ئەگەری هەیە کۆتایی پێبێت یاخود بەردەوام دەبێت لە نەخۆشانە من نەخۆشی درێژخایەنن کۆڕۆنیکن ئەم نەخۆشانە مێنەوەرۆک و حاڵەتێکی چۆن پستانی خوێن و شەکرا هەیە بە بەردەوامی ئەبێت لەجێ چاودێریا بن و بێت دەرمان وەرگرن بەڵام بەپێی حاڵەتەکە تۆ دەستکاری دەرمانەکانەکەینە دەرمان لە مەرحەلەیەکا پێویستە لە مەرحەلەیەکای وەستێنی هەنێ دەرمان هەیە
ئەبێ لایبەری گروپێکی کە بخەیتە شوێنی یعنی چەینجە بڵە کاک زۆر هەندێک نەخۆشی زۆر کەم هەن کە تەمەن زیادبوونی تەمەن خاڵێکی باشە بۆیان بەڵام زۆرینەی نەخۆشیەکان زیادبوونی تەمەن هێندەی تر خراپی دەکەن ئایا بەهجەت لەگەڵ تەمەنا چۆنە؟ عادەتەن بەهجەت لە مناڵیشا بەهجەت دەیگرێت لە مناڵیشە عادەتەن بەهجەت لەو نەخۆشانەیە کە لە دوای ئیتر لە 20 ساڵیەوە بەرەوژووتر کاتێک کە باڵغە بێ لەوە ئیترێگرێتەوە نەخۆشەکان ئەیج پرۆتێکشنیان نییە بڵێ ئەم ئەیجا ئەم عمرێکە بۆی کە تۆ بەم شێوە یعنی لە دوای باڵغبوونەوە بەشێکی زۆرگە و لە مناڵیشا هەیە ئەگونجێ لەگەڵ تەمەنا نەخۆشەکە خراپتر ببێ یاخود ئەگونجێ بۆستێ کۆنتترۆل کرێ ئەگونجێ ئەگەر بێت تۆ نەخۆشیەکە ئێمال بکەیت لە ماکێکە مەسن بە چاوی بێ بچکە بەڕاستی کێشەی بەهجەت لە بەشە سەرەکە ئیلتیهابی چاو هەوکردنی چاوێتی ئەوەی درێژخان لە چاوی بدات بەتەکیری کوێریەکە ئەگەر نەخۆشەکە علاج زۆر نەگری عزیێتەیە چارەسەرەکەی زەحمەتە بێ ئەگەر چاوێکی توش بێ لە 150 احتیمالی چاوەکەی کەی توش ببێ خوانە خواستە بۆ زۆر جار پەنابێنە بەرەوەی کە ئێمە دەرمانی باولۆجی بەکاربێنین یانەگەینە ئامەرحەلەیەکی وە دەرمانەکان بەس دەرمانی باولۆجیە بۆ کۆنتترۆلکردنی ئەم نەخۆشیە زۆر باشە بڵێ ئەو کەسانی کە بڵێن توش بە نەخۆشی بەهجەت بوون بە دڵنیایەوە کۆمەڵە دەرمان بەکاردێنن ئەم دەرمانانە وەک پێشتریش باست کرد ڕەنگە کۆمەڵە کاریگەری خراپ دروست بکات لەسەر نەخۆشەکە بە تایبەتی کە زۆرینیان دەزانین هەر لە ستیرۆیدەوە هەر لە ئیمونسپرێسانتەکانەوە ئەمانە کە سیستەمی بەرگری نەخۆشەکە ڕاستە لاواز دەکەن و بۆ نەخۆشەکە سوودی لێ دەبینێ بەڵام لەولاوە ڕەنگە قابلیەتی بۆ توشبوون بە پەتا ئاساییەکان بۆ پەتای بۆ نمونە کۆڕۆنا زیاد بکات بۆی ئەم نەخۆشانە ئێوە کە دەرمانەکان وەردەگرن چ ڕێنماییەکیان دەکەن ئێمە پێشەوەی هەر نەخۆشیە لەم نەخۆشانی درێژخایەنن کە بەهۆی تێکچوونی بەرگری لەشەوە ئەم نەخۆشیان توش بووە هەندێک پشکنینی تایبەتیان بۆکەی مەسن پشکنین ڤایرۆسەکانە بەعام بۆکەی هەموو نەخۆشیە لەم نەخۆشانە پێویستەکە شعایکی ستنیان بۆگرین پێشوەختە پێویستەکە بکوترێن ئەو کوترانەی کە لە وڵاتی خۆمانە ئینفلۆنزا ساڵانە خۆی کوتێ ئینفلۆنزای وەرزی نیمۆکۆکەڵ هەیە ئەوش هەر هەوکردنێکی ترە کە تووشی سیەکانە بێ منێنجۆ کۆکەڵ هەیە ئەوانە 5 ساڵ جارێکە جاروای فۆڵای ینی بۆ یەک جارە کوترێ ئەنێرین خۆیان بکوتن ئەویان ساڵانە وانوان لە 5 ساڵە جارێ بێ بۆی لەمانە دوورکەونەوە ڤایرۆسەکان ئەگەر نەکرابێ ڤایرۆسەکانی تێوی پەتایتی زوانێت جگەرەوانەشە بێ خۆکوتینیان هەبێ ئەگەر خوانە خواستە هەڵگیری وەکوڵێ میکرۆبی سیل ببن پێشەوەی عیلاجی باولۆژی دەست پێ بکەین ئێمە تیوبەرکلین تێستیان بۆکەین بەحسێکی تایبەتە بۆیانەکەی بزانین ئەم میکرۆبی سیلە لە شیانە هەیە بەڵام بە شێوەیە کە ئینئەکتیڤ یانی هیچ نەشاتێکی نییە بۆی دروست نەبێ عیلاج وەرەگرن بۆ 3 مانگ بۆ 6 ماوەری ئەگرن و لەژێر چاودێری دکتۆری پسپۆڕە چارەسەرەکان وەرەگرن و ئێمە هەموو جارە بە نەخۆشە بە ڕێزەکان ماوەتە بە تایبەتی لەم وەزعی کە بەعام هەموو جیهانی تێکەوتووە ئەم نەخۆشانە قابلیەتەوەیە کە زوو تووشی نەخۆشیەکانی هەوکردن ببن لەبەرەوە بێت تێکەڵاویان کەمتر بێ زیاتر بە بەردەوامی ببەستن بڵێ دەستکێشان لە دەسابێت کەچنە دەرەوە دەشتن و پاکوتەمیزیەوە یەکە لەو پرینسیپڵانەی کە ناوێت بە هیچ شێوە ئێمال کرێ لە خۆمان و لەوانیشە ئەبێت عیلاجەکان بە شێوەیەکی زانستی وەرگرن نابێ عیلاج بۆستێنێ بە تاکیدی نابێ عیلاج بۆستێنێ بەڵام ئەگەر خوانەخواستەیەکە نەخۆشێکی بەڕێز ماکەکانی کۆڤید و کۆڕۆنایەتیا دەرکەوە کاتە بەشێکی دەرمانەکان ئەوەستێنین هەتا عیلاجەکانی کەی تەواو ئەکات و لە نەخۆشەکە چاکە بێتەوە هەنێ دەرمانیکان هەیە بە بەردەوامی ئەبێ وەری بگرێ بەڵام باشترین شتێ خۆپاراستنە نەک چارەسەرکردن. زۆر باشە دکتۆر تەها ئەحمەد خەلەداغی ڕاوێژکاری نەخۆشیەکانی جنگۆ ڕۆماتیزم زۆر سپاس کە بۆ ئەم بەرنامەیە لەگەڵمان بوویت. خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هیوادارین تەندروست بن.